دەوریکی تری پرۆگرامەکەمان من بە خۆشحاڵیەوە لە سەرەتای بەرنامەکەی تۆزێک بیرم چوو باسی کەم، یعنی ئەم دوێنێ فستیڤاڵی فیلمی مۆبایل لە سلێمانی لە سیتی سینەما بەڕێوە چوو کە بۆ خۆی ئەمە دووەم فستیڤاڵەکە ئەنجام ئەدرێ. ئەم فستیڤاڵە بێگومان کۆکەرەوەی بەرهەمی تەواوی ئەو گەنجانەیە یاخود ئەو کەسانەیە کە ئەتوانن بەرەم فلم بەرەم بێن. ئێستا بە خۆشحاڵی و کە ئێمە ئەوە ماوەی چەند ساڵێکە لە زانکۆی سلێمانی بەشی سینەما کراوەتەوە و ئەتوانن خوێندکار بە شێوازێکی ئەکادمی پەروەردە بکەن. ئەگەر بگەڕێنەوە بۆ چەندەیەک لەمە پێش لەوانەیە بە پێشێوازێکی بار چەند کەسێکمان هەبووە بە شێوازێکی ئەکادمی کاری بکەتە، بەڵام ئێستا ئەتوانین بڵێن بۆ بەرەمێنانی فیلمێک ستافێکی تایبەتێ، هەر کەس ئیشی خۆیەکە لەوەی کە بتوانێت کارێکی بەرەمێنانی فیلم کا. بۆیە ئەمە جێگەی دڵخۆشی لەم نێوەندەشدا هەمیشە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانەوە هەوڵ درێ کاری باش بکرێ بۆ ئەم فستیڤاڵانە و وەکاری لەسەر بکەنەوەی دوێنێ بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو بۆ هەموو ئەو کەسانەی فیلمەکانیان بەرەم هێناوە و لە هەمان کاتیشە ئەزانین فستیڤاڵێکی کەش بەڕێوە ئەچێکە ئەمیش فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید دەست پێکات. ئەمە جێگەی خۆشحاڵیە ئێمە تەنها کارە هونەریە گەورەکان لە ناو شارە گەورەکانان نەکەین، یعنی بەتەنیا بڵێن بۆ نمونە لە هەولێر، سلێمانی، دوهۆک، هەڵەبجە، بەڵکو بێنسکەر کۆمەڵێ شاریکە لەسەر ئاستی شارەکە و لەسەر ئاستی ئەو شوێنە و لەسەر ئاستی هەڵکەوتی جوگرافی ئەو شوێنە و شێوازی مامەڵەکردنی ئەو شوێنە بتوانانی کاری هونەری ئەنجام بێ. بۆیە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە لە چەمچەماڵە فستیڤاڵێکی ئاوە بەڕێوە بچێ کە مەخولی شەشەمی فستیڤاڵی چەمچەماڵە با بزانین ئەو فیلمانەی کە ئامادەکراوە یاخو ئەو لیژنانە و یاخو ئامادەکاریەکانی کە بووی کراوە تا چەند بە شێوازێکی باش و ئەکادمی چۆتە پێشەوە. ئەو لیژنانەی بۆ هەڵسەنگاندن، ئەو لیژنانەی کە چاودێری ئەکرێن فیلمەکان لەسەر چ پێوەرێک وەرگیراوە. ئەزانی کە چەمچەماڵەکە بگەڕێنەوە بۆ مێژووی هەم لە ڕووی ئەنفالەوە، هەم لە ڕووی ئەو چیرۆکانی کە هەیەی، هەم لە ڕووی ئەو شێوازە ژیانی کە لە چەمچەماڵە تا ئێستاش لەوانەیە هەندێک لە ماڵەکان هەر چاوەڕێی کەس و کاریان بکەن. ئەمانە کۆمەڵی خامن کە ئەتوانێت چەندین کاری هونەری جوانی لێ بەرەم بهێنرێ. ئەمەش بۆ خۆی لە خۆی ئەتوانێت ڕنگدانەوەیکی باشی هەبێت کە ئەو ناوچەی بە جیهان بناسێت. چکەمی شەوتومانە کاری بەرەمێنانی فیلم و سینەما و کارە هونەریەکان ڕێگاکانی سنوورەکان نازانن. ئەتوانێت ئەو چیرۆکانە بڵێ ئەمە مێژووی ئێمە و ئەم غەتەیە کە بەرامبەرێ مەکراوە. چکەمە بابەتێکی زۆر گرنگە کە لەو ناوچەیە زۆر جەختی لێکراوەوە. بۆیە ئەمە گفتوگۆڕکەین لەسەر فستیڤاڵەکە بە شێوازێکی گشتیش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر موحسین ئەدیب ئەندامی باڵای لیژنەی فستیڤاڵەکەیە لەگەڵ سۆنیا جەلی زانگەنە وەکو دەرهێنەرێ تێش و نامی وەکو ئاکتەرێ. ئەوان دواتر قسەیان لەگەڵاکەین، دوای قسەیان لەگەڵاکەین. بەس ئێستا دکتۆر موحسینمان لای زۆر بەخێر بێت. دکتۆر سڵاو لێ بە دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر بەخێر. با باسێکی ئەم فستیڤاڵە بکەین. ئەم خولەیان ئامادەکاریەکانی چۆن بوو و جیاوازی لەگە خولەکانی تراچی بوو، چۆن بە شێوازێکی باش بەرنامە ڕێژی بۆ کراوە کە فستیڤاڵێکی باشتر لە ساڵەکانی تر بەڕێوە بچێت. دووبارە بەیانیتان باشتر بەیانی بینەرە بە ڕێزەکانتان باش. زۆر سپاس بۆ میوانداریە. بێگومانەمە شەشەمین خولی ئەم فستیڤاڵەیە، تایبەتە بە فیلمی جینۆساید، تایبەتە بە ئەنفال لە پایتەختی ئەنفالستان کە چەمچەماڵە. حەزەکەم لە ڕاستیە سەرەتا ئاماژە بەوە بکەم کە ئەم فستیڤاڵە بۆچی ئەنفال یان جینۆساید، ینی پێویستی بەوە هەیە کە ئێمە فستیڤاڵی فیلمی لەبارەوە دروست هەروەیەکێک لە پرسیارەکانی من بەڕاستی دکتۆر. بێگومان ینی هۆکار زۆرە، بەڵام من لە نووسینێکی کورتە ئاماژەشم پێ کردووە کە لەبەرەوەی کە ئەنفال بێوێنەیە، ینی ئەنفال وەکو پرۆسەیەکی جینۆسایدی میلەتێک بێوێنەیە. ڕەنگە بپرسرێت بۆ چی بێوێنەیە، ینی بێگومان لە دوو ڕەهەندەوە بێوێنەیە. یەکەمیان یەکێ لە کێشە گەورەکانی ئەنفال ئەوەیە کە کەمترین وێنەی هەیە، فۆتۆی هەیە، ئەویان پرۆسەیە کە ئەنجام دراوە بەداخەوە، ینی کەمترین وێنە گیراوە. ئەمە وای کردووە کە ئەنفال بەو گەورەیەی خۆی، بەو دڕندەیەی دوژمنەکەت وەکو پێویستە ناسراوە لە سەراسی دنیا بەڕاستی. و ڕەنگە ئەمە یەکێ بێت لەو لەوانەی کە لە هەڵەبجەی جیاکاتەوە. هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە جینۆسایدێکی زۆر گەورەیە، لە ڕۆژێکا 5,000 کەس شەهید دەکرێت، بەڵام هەڵەبجە بوتە ناسنامەیەکی زۆر جیهانی، هەموو دنیا هەڵەبجە ناسێ. یەکێ لە هۆکارە سەرجەکانەوەیە کە وێنە زۆرە، خۆشبەختانە ئەگەر وا بڵین لە بینی کەوانەیەکە، ینی زۆرترین وێنە گیراوە. ئەجا لێرەشەوە لە ڕاستیان لە کاریگەری وێنە تێگەی، لە کاریگەری سینەما تێگەی، لە کاریگەری فیلم تێگەی.
دیسانەوە ئەنفال پرۆسەیەکی بێوێنەیە لەبەرەوەی کە طبعا هەمیشە جینۆسایت بە شێوەیەکی گشتی هی میلەتان لە ڕۆژێکایە لە سەعاتێکایە لە کاتێکی دیاریکراوایە لە شوێنێکی دیاریکراویشایە تەنها پرۆسەی ئەنفال نەبێ ینی پرۆسەی ئەنفال لە ڕۆژێکی دیاریکراوە نەکراوە لە هەفتەیەکیشان نەکراوە لە مانگێکیشان جام نەدراوە تقریبا نزیکەی 9 مانگ چەندین مانگی خەیانەوە و لە شوێنێکی دیاریکراویشان نەکراوە بە نوڵی لە گەرمیان لە چەمچەماڵ لە کەلار لە کفری لە دوکان لە بارزان نا زۆربەی زۆری جوگرافیای کوردستانی گرتووەتەوە ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەوەی کە دوژمنەکەی تۆ یعنی بە بڕیارێکی خەمساردانەی عساب ساردانەی پێشوەختەوە بە ئیسرارەوە ویستوێتی تۆ جینۆسایت کە یعنی کامە مەسلەیە کە لە ڕاستیە ینی جێگای هەڵوێستە لە سەرکردنە چکە تۆ جاری وایە تو ڕابی بڕیارێکە دەی کەسێکە کوژی نەزانە بڕیارێکی خراپەیە تونەی بەڵام کاتێک کە تۆ 9 مانگی پێچێ ئەمە یعنی چی یانی تۆ بە عەسابێکی زۆر ساردەوە ویستوتە میلەتێک لە ناوبەری کە ئەمە دڕندەیی ئەو دوژمنەی ئێمە زۆر بە زەختر پیشانەیە جا لەم ڕوو بەڕاستی کە کەمیوێنەیە بۆیە بۆ ئەوەی کە ئەو بۆشاییە پڕکەینەوە کە بێوێنەی ئەنفال دروستی کردووە پێویستیمان بە دروستکردنی فیلمی زۆرە لەسەر باشە کەواتە دکتۆر فیلم ئەتوانێت ئەو ڕاستیەکانی جینۆسایدی ئەنفال بەنەوەی ئێستا بگەێنێت باڵێ بێگومان فیلم ئەتوانێت ئەو بۆشاییە پڕکاتەوە کە بێوێنەی لە هەردوو ڕاندەکەوە بۆ ئێمەی دروست کردووە یعنی تۆ لە طبعا جەناب تەزانی ینی فیلم یعنی چی هەر فیلم بە شێوەیەکی گشتیانی وێنە بەڕاستی کۆمەڵێک وێنەی جوڵاوە فیلم یعنی ئەمە بەڕاستی و بریتە لە خەیاڵی مخریجێک خەیاڵی سیناریستێکی کورد مخریجێکی کورد و زۆر بەسانە ئەو ئەتوانێت مەدەم هونەرمەندە ئەتوانێت تەخەیولی ئەم مەسەلەیە بکات و کۆمەڵێک وێنە دروستکە واقع و خەیاڵی و فیکشن و ئەتوانێت کەم تا زۆر ئەو بۆشاییە پڕکاتەوە کە بێوێنەی دروستی کردووە هەتا گەر ئێمە وێنەشمان هەبووە لە ڕاستیە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە جینۆسایدەکانمان چیرۆکە ناخۆشەکانمان چیرۆکە خۆشەکانیشمان لە ڕێگای فیلمەوە لە ڕێگای شاشەوە هەم پیشانی خۆمان و نەوەکانی نەوە تازەکان بدرێ و هەم پیشانی جیهانیش بدرێ کە لە ڕاستیەوە کافی نییە کە ئێمە معاناتی خۆمان جینۆسایدی خۆمان پیشانی خۆمان بدەینەوە بە پیشانی ئەوانی تریشی بدەینەوە فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆسایت لەم چوارچەوەیە یاکاری خۆی کردووە و ڕێکخراوە و ئامادەکاری بۆ کراوە خۆشبەختانە زۆربەی زۆری ئامادەکاریەکان تەواو بووە ئینشاڵڵا سبەینێ سەعات 5:30 ئێوارە لە هۆڵی مۆنۆمنتی چەمچەماڵ پێشوازی لە میوانە بە ڕێزەکانەکەین و 3 ڕۆژیشە خایەن باش دکتۆر زۆر کاتەڵێن ئەوی جەناب تێڵێ ئەنفال وێنەی نییە بێ وێنەیە بەڵام زۆرترین چیرۆکی هەیە باشە کەواتە هەر چیرۆکەکان نەبنە سیناریۆ و ئەبنە کارێکی فیلم کە بتوانێت ئەم چیرۆکانە پیشانی دنیا بیت یعنی بۆ نمونە ئێوە کە لەناو لیژنەی باڵاغیان بۆ نمونە و فیلمانەی وەرگیراوە تا چەند هاتوون کاریان لەسەر کۆمەڵە چیرۆکی جیاواز کردو ینی بۆ نمونە خانمێکەیە ناوی ئیڤایە بۆ ناوی ئیڤایە بەکە بردویان نەفالکرا لە ئیڤایە لەدایک بووە ئەمە بۆ خۆی ئەتوانی چی لەسەر بکەیت بۆ نمونە ئەمە نمونەیەکە تا چەند کار لەسەر ئەوە کراوە کە چیرۆکی ناو خێزانەکان چیرۆکی ژنێکی ڕەشپۆش کاتایە سەر دەرگاکەی بەکراوی بەجێشتووە و لەوانێ چاوەڕێی کەسوکارەکەیکە چیرۆکی پیاوێک کە ڕیشی سپیە هەتایە سەژنالی مناڵەکانی لەناو ماڵەکەی خۆی هەڵگرتووە ینی ئەمانە هەمووی کۆمەڵە چیرۆکن کە ئێمە توانین لە ڕێگەی سینەماوە پێیان بڵین ئەمە بەرامبەر میلەتەکەمان کراوە تا چەند لەم بابەتانە لەناو ئەم فستیڤاڵای خۆی بینێتەوە کاک سەرکۆ ئەو فیلمانەی بۆ ئێمە هاتوون 63 فیلمن لە 4 وڵاتەوە هاتوون بە بڵین لە هەر 4 پارچەی کوردستانەوە هاتوون ڕاست بڵێم و لە ناوەڕاست و باشووری عێراقیشەوە هاتوون ینی و ئەم 63 فیلمە لە ڕاستیە بەڕاستەوخۆ و بە ناڕاستەوخۆ چیرۆکی ئەنفال چیرۆکی جینۆسایت ئەژێڕنەوە بۆ ئێمە بەڕاستی ینی ڕاوی ئێمن و لەم 63 فیلمە با بڵێن ئێمە دوو لیژنەمان هەیە لیژنەی سەلێکشنمان هەیە و لیژنەی داوەریمان هەیە لیژنەی سەلێکشن با بڵێن 43 فیلمیان هەڵبژاردووە بۆەوەی کە لە 3 ڕۆژی فستیڤاڵە نمایش بکرێ و دوای ئەوەش با بڵێن لیژنەی داوەری هەڵسەنگاندنەکە بۆ خەڵاتەکان و ئەو فیلمە براوەکان با بڵێن دەستنیشانەکات
بێگومان وەکو جەنابە دامەژت پێکرد ینی ئێمە چیرۆکمان زۆرە ڕاستە وەکو باسمان کرد لە ئەنفالە کەم بەداخەوە کەمترین وێنە هەیە بەڵام چیرۆکمان زۆرە بۆچی چکە کەسوکاری ئەنفال کراوان ماون خۆشبەختانە و ئێمە لەگەڵیانە قسەمان کردووە نووسەران شاعیران با بڵین فیلمسازان بۆ خۆیان میدیاکەرانی بەڕێزی وەکو ئێوە ئەم چیرۆکانە زۆر زۆرن ینی بەڵام خۆی لە ڕاستیە لە چیرۆک مویمتر ئەوەیە کە تۆ بە باشی چیرۆکەکان بژێڕیتەوە ڕەنگە یەکێ لە کێشەکانی ئێمە بەڕاستی ینی فیلمسازانی ئێمە نووسەرانی ئێمە هونەرمەندانی ئێمە نەمانتوانی بێ بە ئەندازەی گەورەی ئەو چیرۆکانە هونەرمان بە خەرجدا بێ هونەرپەروەریمان بە خەرجدا بێ ئەژینا خۆمان وەکو جەنابەت فەرمووت ینی چیرۆکی زۆر زۆر سەرنجڕاکێشمان هەیە بەڵام بەداخەوە توانم بڵێم تا ئێستاش ئێمە لە ئاستی ئەو چیرۆکە گەورانەیان نین و ڕەنگە ئەمە شوای کردبێ کە ئێمە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی دیبلۆماسیشەوە لەسەر ئاستی دنیاوەکو پێویست حزورمان نەبێ ئەو میلەتانەی کە ئەتوانن بە باشی و بە جوانی وێنەکانی چیرۆکەکانی خۆیان بژێڕنەوە ئەتوانن حزورێکی زۆر بەهێزیان لە دنیاە هەبێ من هەمیشە وتومە حزوری بەهێزی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەر لە سوپاکەی بەر لە دەستگا مخابراتیەکانی پەیوەندی بە هۆلیودەوە هەیە پەیوەندی بە سینەماوە هەیە بۆیە میلەتێکی سەردەستی وەکو ئەمریکا چەند پێویستی بە سینەمایە میلەتێک کە میلەتێکی وەکو کورد کە بەداخەوە ئێمە لە پراوێزی مێژوین زۆر زۆر زیاتر پێویستیمان بە سینەمایە پێویستیمان بە وێنەیە کە چیرۆکەکانی خۆمان لە ڕێگانەوە بگێڕینەوە ئێمە بەداخەوە ینی بە ئەم گلەیەش بکەم ئەتوانم بڵێم تا ئێستاشی لەگەڵا بێ وەکو پێویست کاربەدەستانی ئێمە سەرمایەدارەکانی ئێمە قەدری کاری هونەری و هونەرە جوانەکان و لەسەر هەمویانەوە سینەمایان نەزانیوە بەڕاستی بۆ یەوەکو پێویست سینەمای ئێمە نەچۆتە پێشەوە من لێرەوە هەم داوا لە حکوومەت هەم داوا لە سەرمایەدارەکان هەم داوا لە خاڵک لە هونەرمەندانەکەم کە لای جددی لەم مەسەلەیە بکرێتەوە چکە لە ڕاستیە ئەم مەسەلەیە گرنگیدان بە سینەماکارێک بە هونەرمەندێک بە تەنها گرنگیدان نییە بە سینەماکارێک وەکو شەخصێک بەڵکو گرنگیدانە بە نیشتیمانسازی بە نەتەوەسازی بە ژیانسازی بەوەی کە تۆ بتوانی حزورێکی بەهێزت لە دنیاە هەبێ باشە ئەو زمینە سازە کراوە زمینە سازی کراوە لە هەرێمی کوردستان بۆی کە فیلم سازان بتوانن بۆ نمونە بەستنگێکی فراونەوە بێنە ناو مەیدانەکە و کارەکانیان نمایش بکەن بۆچی زۆر کات لێرە و لەوێ گلەی لەواکرێ بە خۆشحاڵیەوە ئێستا فیلمی کوردی بوونی هەیە دکتۆر بەڵام لێرە و لەوێ ڕەخنەی لێ ئەگیرێ ئەڵەن لە ئاستێکی باشانیە کە قسە لەگەڵ فیلم سازەکە خۆیەکەی دنیای گلەی و گازندەی هەیەکەی کاکێ بەرپرسە لەمانە دکتۆر نەخێر وەکو باسم کرد لە ئاستی پێویستانیە من بۆ خۆم ینی گلەی جددیم لەم بارەیەوە هەیە بەڕاستی بەڵام ئاستی پێویستانیە ڕەنگە هۆکار زۆر بێ یەکێ ڕەنگەڕێکە لە هۆکارەکان لە زۆر شوێندیش باسم کردووە بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە ئێمەی کورد بەردەنگمان کەمە متەلەقیمان کەمە یعنی سینەماکارێک بە بەراورد بە سینەماکارێکی ئەمریکی عەرەبی فارسی تورکی ملیار بە 400 بە 200 ملیۆن ئەوانە هەیە ینی سینەماکارێکی ئەمریکی کە فیلمە دروستەکە لانی کەم ملیارێ بەردەنگی هەیە ئەمە یعنی چی یعنی فیلمسازی ئەمریکی ئینگلیزی نەک ئەتوانێ با بڵین لەسەر هونەرەکەی بژی بە پێچەوانەوە دەوڵەمەریشە بێ لەسەر ینی بێ بە سەرمایەدار بێ ملیۆنێر بۆچی کە بەردەنگی کەمە ئەمە بۆ سینەماکارێکی عەرەبیش تا ڕادەیەک ڕاستە 400 ملیۆن بەردەنگی هەیە بۆ فارسێک ڕاستە نزیکەی 200 ملیۆنی هەیە بۆ تورکێک ڕاستە نزیکەی 300 ملیۆنی هەیە بەڵام هونەرمەندێکی کورد سینەماکارێکی کورد جارە ئێمە 40 ملیۆنین 40-50 ملیۆنین لە هەر چوار پارچەیە جگە لەوەی کە با بڵین دابەشین بەسەر چوار وڵاتە کێشەی لەهجە و کێشەی ئەوەنەمان هەیە یعنی حساب کە تۆ لە سلێمانیە لە کوردستانە کاتێککە فیلمێک دروستەکەی 4 ملیۆن 5 ملیۆن 6 ملیۆن بەردەنگ هەیە 6 ملیۆن بە ملیارێک هیچ نییە بەڕاستی لێرەوەیە لە ڕاستیا فیلمسازی ئێمە سینەماکاری ئێمە ناتوانێت لەسەر هونەرەکەی بژی لێرەوەی ئەبێ حکوومەت و سەرمایەدارەکان مداخەلە بکەن بۆ ئەوەی هەم دەستگیرۆیی هونەرمەندەکە بکەن و لە ڕێگای دەستگیرۆیی هونەرمەندەکە و سینەماکارەکەەوە دەستگیرۆیی پرۆسەی نیشتیمانسازی و نەتەوەسازی بکەن وەکو وتمان ینی
ئیشی هونەر بە تەنها بۆ کات بەسەربردن نییە بەڵکو ڕۆڵێکی گەورەی هەیە لە پرۆسی نیشتیمانسازی نەتەوەسازی و دیبلۆماسیەتی شابەڕاست. باشە دکتۆر زۆر جار ئێمە لەسەر هەموو کەم و کوڕیەکان بەردەوام قساگەی بۆی چارەسەری بۆ دۆزینەوە زۆر کاتیش کێشەکە لەوانەیە ئێمە هەمووی ڕوبەڕووی کار بەدەست دەگرینەوە من ڕوبەڕووی حکوومەتەکەینەوە هەمووی ڕوبەڕووی و لایەنە ناگرینەوە کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە بەڵام زۆر بەشی کەشی ئەکەوێتە سەر خۆمان ئەکەوێتە سەر هونەرمەندان بە تایبەتی بۆ نمونە تۆ فیلمێک بەرەمێنیت فیلمەکە بە تەنها بەرەم نایەت چیرۆکەکە پێویستی بە سینارستێکی زۆر باشە کە ئێستا گەورەترین کێشەی ئێمە سینارستە دەمخۆش یعنی سینارستێکی باشمان نییە چەند کەسێک بتوانن سیناریۆیەکمان باتێ ئەوەی کە بە ڕێز باسیەکەی ئەو چیرۆکەی کە هەیە واقع ڕوویاوە حەقی خۆی بیتێ بەباشی بگەێنەوە بۆ ئەوەی کە چەند کەسی بینەر هاو دەرگای سینەماکەی کردەوە بزانێ ئاسی فلم لە کوردستانە چۆن بەرز بۆتەوە یعنی دووەم ئێمە من لە سەرەتاکەی باسم کرد ئێستا دڵخۆشین کە لە ناوەندێکی ئەکادیمە و زانکۆ سلێمان کۆلێژێک هەیە بە ناوی کۆلێژی سینەماوە یعنی ئەوەتی و کۆلێژە خوێندکار لەوێتە خەڕوجەکە مسیەتە بینم بۆ نمونە ئۆتۆمبیلی گەورە بینەوە ئەمە چێ کوڕێکی گەنجە کچێکی گەنجە بۆ ستافی لەگەڵایە یعنی تەنان دویان لێ هاتووە ئەگەر ستافەکە لە کوردی خۆشمان لە ئێران و خەڵکێنێ لە ژەر کێفی ئەو عیشەکە ئەمە من دڵخۆشەکە وەکو کوردێ ئێمە چەند بگەڕین بە دوای ئەوەیە کە داواکاریەکانمان جێبەجێکرێ ئەبێ ئەوەش بگەڕین بە دوای خۆمانە کە ئیشی خۆمان چییە ئەمە تا چەند بابەتێکە دەم خۆش لە ڕاستیان پرسیارە کرد کێشەی گەورەی ئێمە من لە سەرتاوە باسم کرد کە ئێمە ناتوانین وەکو پێویست بە جوانی چیرۆکان بژێڕینەوە تۆ بتوانی بە جوانی چیرۆکان بجێڕیتەوە ینی حکایەت خوانێکی باش بی فیلم سازێکی باش بی فیلم میکەرێکی باش بی یعنی ترەمە لووتکەی لە ڕاستی ئەمن بۆ خۆم باوەڕم بەوە هەیە کە تۆی هونەر مەکە کە هونەرێکی لە ڕاستیا هونەر جوانەکە بێ لە ئاستێکی میسالی و باڵایە بێ بێگومان ئێمە کێشەیە لە کێشە گەورەکانمان لە ڕاستیاوەیە کە ڕەنگە وەکو پێویست دەرهێنەری باشمان نەبێ و پێش دەرهێنەریش سیناریستی باشمان نەبێ و گەجەنەوە من هەمیشە لەگەڵ برادرانی خۆمە لە هونەرمەندان ینی باس لەوەکەم سیناریۆ دروستکردنی جیهانێکی ترە بە تەنیشتم جیهانە واقعیکە هەیە سیمولەیتی دنیایەکی ترە گردونێکی ترە ژیانێکی ترە دایمێنشنێکی تری بوونە بۆیە لە ڕاستیا ناکرێ سیناریۆ بە تەنها کەسێ بینوسێ ئۆکەی ڕەنگە لە سەرتاوە کەسێ بینوسێ بەڵام ئەبێ کۆمەڵی خەڵکی تر لە داڕشتنەوەی ئەم سیناریۆیە بەشدار بن بە جۆرێک کە بگەێنە ئاستێکی میسالی ئایدیاڵ یعنی بۆ نمونە تۆ کاتێکە سیناریۆکە نووسی جارێ من بەلای منەوە گرنگە سێ کەس بینوسێ یەک کەس نەینوسێ گروپ بینوسێ ئەگەر کەسێکی شەی نووسێ لە ڕاستیا پێویستە بۆ نمونە خەڵکی زمانەوان خەڵکی مێژووناس خەڵکی یاساناس خەڵکی کۆمەڵناس خەڵکی دەروونناس هەموو ئەمانە مراجعی بکەنەوە یعنی پرۆسەیەکە لە ڕاستیا پرۆسێکی فەردی نییە من پێم وایە لە کێشە گەورەکانی ئێمە زەعیفی سیناریۆمانە بەڕاستی ئەژینا ئەکتەری باشمان هەیە کە مخرجی باشە بوو سیناریستی باشە بوو تۆ ئەتوانی لە خراپترین هونەرمەند باشترین ئەکتەر دروستکەی ڕەنگە هەمومان لە شاشەکانی خۆمانەوە بینیمانە ئەکتەر هەیە لە فیلمێکە لای مخرجەکە کە باش نییە دەورەکەی زۆر خراپە بەڵام هەر هەمان ئەکتەر لای مخرجێکی ترە دەورەکەی زۆر پێرفێکتە کەواتە ئەوەی کە خەڵقی هونەرمەندەکە ئەکتینەکە لە ڕاستیا بەر لە هونەرمەندەکە بەر لە ئەکتەرەکە مخرجەکەیە و سیناریستەکەیە هاوڕێی جەنابتم زۆر گرنگە یعنی ئێمە ڕوویدەممان لە حکوومەت و لە سەرمایهدارەکانە بەڵام بێ بە هەمان ئەندازەش لە ڕاستیا ڕوویدەممان لە هونەرمەندەکانیش بێ کە کاری میسالیمان پێشکەش بکەن یعنی بە ئاسانی تەسلیمیەوە نەبن کە لە ماوەی مانگێکا فیلمێ دروستکە لە ماوەی 6 مانگا 3 مانگا بۆ منە درامایەک ئیخراجکە چکە یعنی من هەموو جارێک هونەرمەند کاتێک فیلمم بۆێنن کاتێک با بڵین سیناریۆم بۆێنن ئەڵێم ئەترسم من بمرم و درامایەکی ڕاقی وەکو بۆ نمونە نەبێ بە ڕێکلام پێستی شێری فارسی نەبینم ئینشەڵڵا تەمە درێژە بێشی بینی دەست خۆش بە دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بە ڕێز هیوادارین خولی شەشەمین فستیڤاڵی چەمچەماڵ بۆچین و سایز بەباشی بەڕێوەچێ سبێنێ دەست پێکات سبێنە سەعات 5:30 و بەڵام ڕۆژانی دوای ئەوە لە سەعات 10 بۆ 12 نیوەڕۆ با بڵین فیلم نمایشەکەی لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ و دوای نیوەڕوانیش با بڵین لە 3 بۆ 6 یعنی ڕۆژی 5 ساعت نمایشی فیلم هەیە دەستە خۆش زۆر سپاس بۆ میوانماجومان کردی سپاس دکتۆر گیان دەست خۆش خۆشەویستان ئێمەش بەردەوام